سڵاوتانەبێت. باشترکردنی ڕەوشی کارەبا یەکێکە لە گرنگترین هەنگاوەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. بە شێوەیەک وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرجەم سێکتەرەکانی بەرهەمهێنان و گواستنەوە، دابەشکردن و کۆنتڕۆڵ چەندان هەنگاوی ئەرێنی ناو و سەرقاڵی چەندان پرۆژەی دیکەشن. سەرنجام بە پەیداتاکانیان جگەلەوەی داهات و خەرجێکی زۆر بۆ گەنجینەی حکوومەت و داهاتی هەرێم گەڕاندراوەتەوە با بڵێن، ماوەکانی پێدانی کارەباش بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕووی لە زیادبوون کردووە. پلان و پرۆژە و داتا و خزمەتگوزاری لە سێکتەری کارەبا بەشێکی تەوەری بەرنامەی هەنگاوی نوێمی ئەم جارەیە بە خۆشحاڵیەوە بە میوانداری بەڕێز ئەندازیار کەمال محەممەد وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان. جەنابی وەزیر بەخێربێن. زۆر سپاس. لە دەستپێکدا پێم باشە بە داتا کۆمەڵێک لەو زانیاریانە بۆ بینەران بخەینە ڕوو بێکەوە لەسەر ڕەوشی کارەبا و وێزگەکان. ئەگەر هاوکارانم ئامادە بن بەرهەمێنانی کارەبا لە هەرێمی کوردستان 7052 مێگاوات. ئەمەوێت سەرچاوەکانی بەرهەمێنانی کارەبا بۆ بینەران ڕوو بکەنەوە. فەرموو. بله. سەبارەت ژێرخانە بەرهەمێنانە کارەبێل هەرێما کوردستانی مە 7052 مێگاواتێت هەین، ئەمە محەتاتێت غازیەت هەین کو 5500 مێگاواتن، هەروەسا مە دیزلێت هەین، مە نەفتا ڕەشێت هەین، مە کەهرۆئاویەت هەین و غازات مصاحبە و هەندێک ژیش ئستیراتکردنە کوش دەرنەکەێت. ئەگەر بە شێوەیەک بەسەر لەو چارتە تەماشێ بکەن بۆ ئەوانەی کە گاز دیزلن 78% سەرچاوەی سەرەکی بەرهەمێنان 78% غازە، هەروەسا 1% دیزلە، 7% نەفتا ڕەشە، 9% ئاوە و هەروەسا 2% ئەو غازاتێت بژنێ غازات مصاحبە. ئەو گازی هاوتای نەوت مصاحبە، ینی ئەو گازە پێشتر یەکەم جارە لەو کابینەیە پێم وایە بەرهەم دێت. زانیاری لەسەر ئەو گازە و گاز لە چێ دێت چۆن پێشتر بەکار ناتوە. هەر دەرێخستنا نەفتا بژنێ کرۆت ئۆیل کۆ وەختێ دەرکەویت هەندە غازات لەگەر دەرکەون. ئەوە ئێکەم جارە کو لە هەرێما کوردستانی و سەرانسەری عێراقیژی ئەف غازە شوینا بێتە سوڵتن و کارتێکردنێ ژینگە هێ بکەت مەکرە پرۆژەیەک 165 مێگاواتێت کارەبێ پار هەیڤا 8 مەدەست پێ کرد، ئەف ساڵە هەیڤا 5 کەفتەت خزمەتدال گەرمیان. ئەو گازە ئەگەر ئێوە بۆ کارەبا بەکارینێنن یعنی بۆ ژینگە خراپە یانیش دەسووتێت بۆ سەرچاوێتیش بەکاردێت. بەێ طبعا ئەف غازە بەرنی کەت هاتە سوڵتن و کارتێکردناوی سەر ژینگە هێژی هەبووە و دەلیژی سەر هەندێ ئەف جهێت ئەف بیرە لە هەین و ئەف غازە دەرکەون نسبێت نەخۆشییا ژیلوێ وان دەڤەرا زیاترن لەو مامەبیل لێ کرد و ئەم ژینگە ئاخۆشی پاک بکەن هەروسا استیفادە وەکو کارە ژێبینن یەکەم پرۆژەیە لە هەرێمێژی و سەرانسەری عێراقی ئیستیفادەی لێ نەکرێت بێتە مایی زەرەر بۆ بەڵام ئێوە واتان لێ کردووەی یعنی دووبارە بەکاری بێن. باش ئەوەی کە بینەر سەرنجی بدات ئەوەیە کە تەماشا دەکەین سەرچاوەی خۆری تێدانی ینی بیر لەوە کراوەتەوە لەو کابینەیە سەرچاوەی خۆریش بێتە سەرچاوەیەک بۆ بەرهەمێنانی کارەبا. بەێ طبعا هەر ینی جهێت دڵخۆشیە کو ئەڤرۆ تەندەر مە یتڕاگەهاندین و یتهاشتنە وەزارەتێ یتهاتینە وەرگرتنجی 75 مێگاواتێت کارە بێ بوزا خۆر کو ئەvە ئێکەم جارە دیسا ئەف بەرهەمە بێتە ناف شەبەکێدا بەرینی کە خەلکی دانابوون بۆ ماڵە ئان بۆ ینی سەر مستەوای تاک وەکیت بێژن هەرچەندە بەرینی کە مەل کەمپا مامرەشە 375 کیلووات لوێرێ هاتبوونە دانان منەظەماتە دانابوون هەروسا بەری دو هەفتیە هەولێرژی بۆ قوتابخانە کامبریج 200 کیلووات ینی سەر مستەوای چەند کیلوواتەکە بەس نوکە سێ پرۆژێت هەرێکشوان 25 مێگاوات دووە کەولێر سلێمانی ئەس تەوەقعاتکەم خلالی هەیڤێکێدا ئەف ئۆفەرە و تەحلیل ئەوانژی بۆ بەرهەمێنانی کارەبا ینی حکات 75 مێگاوات دەبیتە ئێکش ژێدەرێ دیترێ طبعا هەموو ژێدەرێت مە پێکڤەت گرێداینە یعنی ئەف کارەبان نوکە ئەم بینە ئەم نزانی کی ژێدەرە هەمی چیتە ناوێکدا وتە قۆناغی دۆم کە قۆناغی دابشکرد با لەسەر بەرهەمێنانی کارەبا لە کابینەی نوێم زانیاری وەربگرین لەم کابینەیە لە ماوەی 2 ساڵی کارکردن 615 مێگاوات کارەبا بەرهەم هاتووە زیاتر وایە؟ بەێ ئەف بەرهەمە 615 مێگاوات ئەون ژێدەرێت تازە هاتینە ناو شەبەکێدا یعنی نەکو پێشتر مە هەبووینە شوانە 300 مێگاوات الخەبات 165 مێگاوات گەرمیان 150 مێگاوات زاخۆ لە زاخۆ یعنی ئەمە چۆتە سەر
هاتنە ناف شەبەکێ شەبەکەی ژێدەرێت تازە ئەمە شەوای کردووە کە ڕێژەی کارەبا سەوی خۆتان باسی ئەوە دەکەن بە پێی داتا ئەوەی کە بینەرانیش دەبینن ڕێژەی کارەبا لە جاران زیاتر کاژمێرەکانی پێدانی کارەبا پەیوەندی بەو 615 ینی ئەگەر ئەوەی خۆریش بێتە سەری ئەم ڕێژەیە زیاتر دەبێت ینی با بڵێم وزا خۆرژی کاگڕگەز هەر بوو معلومات ما هەندێک پرۆژه دیترێژ هەین 300 مێگاواتن بژنی هایدرۆ پلاس ئینشاءڵڵا ئەو ژیت ماوەیەکی نزیکدا دەچینەواری ئەگەر بۆ کۆتایی ئەم ساڵ قسە بکەین ینی بۆ سەرەتاکانی ساڵی 2022 ئەم ڕێژە 615 زیاد بوونەی کە ئێستا مێگاوات زیاد بۆ لەسەر ئەوانی تر ڕێژەگە کاتە چەند ینی چەندیت کە زیاد دەکەن ئەف ساڵادا چ دوزێدا نابێت ئەم ساڵادا زیادا دیمەنینە بەس ئەم تەوەقعاتکەن هەکە ئەوێ وزا خۆر لە هەیڤا 11 بچیتە وەکو گیرێ بەس تەوەقع 6 هەیڤا ینی معناوێ ناوەڕاستە ساڵا بێت زۆر بەرهەمێکی دێتە بچینە سەر سلایدی سێم کە هاوبەشانی کارەبا و بەستانی پێوەرزیرەک یەک لەو خاڵانەی کە لەم کابینەیە زۆر تەرکیزی لەسەرکرا بەستانی پێوەرزیرەک بوو کۆی گشتی هاوبەشانی کارەبا ئێستا لە هەرێمی کوردستان 1,712,846 هاوبەشانی کارەبایە ئەم چارتە جەنابی وەزیر ئەوانن کە بەستانی پێوەری زیرەکیان بەستووە ئەگەر شیکردنەوەشی ئەو چارتە طبعا زیادکردنە بەرهەمێنانێ خۆبەستنینە هەکەت و کنترۆل نەکەی چونکی قەت معقولینە ساڵانە تو 600 مێگاواتە زێدەکەی و هەکە کنترۆل نەیەتەکردن لەوما 2017 کابینا پێشمە گرێبەستا دانانە پیڤەرێ زیرەی بۆ کنترۆلکردنێ ئیمزا کرد بوو بەس هەتا ئەم کابینا نەهێنە هاتی نەچوت وارێ جێبەجێکردن چونکی گەلێک عرقەلە و ئەوە هەبوون بەس ژبەرک و گرنگیە ئەوی بابەتی و کنترۆلکردن مە کارێکی ئێکجار مەزن سەر کرد و بچیتە وارێ جێبەجێکردنێدا و بودجا پێتوی لای جنابی سەرۆکی حکوومەتێک کاک مەسرۆ بارزانی 253 ملیۆن دلار بۆ وی پرۆژەیە هاتنە تەرخانکردن و هەتا نوکە نسبەکە ئێکجار باش یا ژێهاتێ جێبەجێکردن و وەکو داتا الڤێرێ دیارن هەولێر 314,000 هاتنە گرێدان سلێمانیە 343,000 دهۆک 167,000 گەرمیان 64,000 ینی ڕێژەیەکە باش ئەم شێن بێژن 52 سەدێ وەکو ئەگەر چارتی دادێت کە ڕێژەی سەدیمان دەداتێ تەماشە دەکەین بۆ نمونە ئێستا پێوەری بەستراو نزیکەی 52 سەدێ هاتنە گرێدان 48 ماین بەس ئەوە دڵخۆشکەر هەمی پیڤەرێت دیهشتینە ئێستا لە هەولێرا پایتەختن ینی مەلیۆن و نیف پیڤەرێت هاتین تنی گرێدانە لەوما ئەف نسبە ئەم تەوەقعاتکان هەتا هەیڤا دوو دیماهی من بیرمە لە چەند مانگێک پێش ئێستا کاتێک کە باسی بەستانی پێوەری زیرەکمان کرد جەنابتان لە میانەی بەرنامەی هەنگاوی نوێن فەرمووتان کە بۆ مانجی هەشت نزیکەی سەرووی 50% خەڵک لە هەرێمی کوردستان پێوەری زیرەشی بۆ دەبەسترێت ئێستا ئەم ڕێژەیە چۆن لە چ وەختێک دەگاتە 100% ینی بۆ نمونە ئێستا ئەم پەیمانە جێبەجێکرا بەڵام وعدی تران کەیە کەی تێکرای دانیشتوانی هەرێمی کوردستان و هاوبەشان پێوەری زیرەک دەبەست ئەم تەوەقعاتکان هەیڤا دوو ینی ئە پرۆژە دیماهی بێت کاتێک کام پرۆژە کۆنتترۆل دەکرێت و ڕێژەی کارەبا و پێدانی کارەبا زیاتر دەبێت طبعا ئەف پرۆژە دەبوومە چکات ئێک ئەو کارەبا فیرۆ چۆ پێشتر ئەو نامینیت طبعاەکە ئەف کارەبا خەڵک مەزێخیت هاوبەش مەزێخیت هەمیت پیڤەری ڕاچوودێ ئابوووریە تێداکات معناوێ دەمژمێرێن هەبوونا کارەبی دەزیێتر لێن لەوما ئەف ساڵە هەکەم سەحکەنێژی ئێکیش فاکتەرێ سەرەکی بۆ زیێدەکردنا سەعەتە ئەف پیڤەرە زیرەک بوون بڵێ پێوەری زیرەکیش دوا سلایدمان بە پێی پارێزگاکان ئەگەر ئەمەش ببینین پەستانی پێوەر لەسەر ئاستی پارێزگاکان هەولێر 22% سلێمانی 23% دهۆک 19 گەرمیان ڕێژەیەکی زیاترە لەوانە کە 37%. جەنابی وەزیر لەسەر بەستانی پێوەری زیرەک پرسیارێکی تر دێتە گۆڕی ئەویش پێدانی کارەبایە بە کەرتی تایبەت هەوڵاتیانە میشتەترسی ئەوەیان هەیە دەڵێن کاتێک کە ڕێژەی کاتێک کە کارەبا دەدێتە کەرتی تایبەت پارەکەی زیاتر دەبێت و کولفەیەکی زیاتر لەسەر هاوڵاتیان دروست دەبێت ئەمە تاسە ڕاستە طبعا دانانا پیڤەرێ زیرەک تەکلیفاوی پرۆژەی هەمی سەر وەزارەتەیە
هاوڵاتی ینی هیچ پارەیەک سەروی تەکلیفە نابیت ئەvەیەک یا دوێژی دانانا پیڤەرێ زیرەک هیچ علاقەتێکم نرخیڤەنینە ئەو سیاسەتە وەزارەتێ هەلگەل ئەنجومەنی وەزیران و نرخ چ گۆڕانکاری بسەردابێت ئان وەکی خەبیت هیچ علاقەتێکی پیڤەرێ زیرەک ڤەنینە و ئەف سعرەژی زێدە نابیت پیڤەرێ زیرەک بەس نەمەعناوێژی ئەڤە دێمینێت چەندین ساڵێ دیترێت چونکی دەعم هەندی مە دوو سەرچاوە هەبن و مۆلیدە و کارەبا گشتی خەڵک دوو حەقا بدەت ئەم تەوەقع ناکەن ئەف گۆڕانکاریت نرخی دابێتەکردن بەس هەر وەختێ ئەم گەشتە کارەبەکە 24 ساعت ئەم نابێژن ینی کولفاتێ چۆی دلسەر هاوڵاتیە تەحسابێ بە چێبیت گۆڕانکاری پێدابێن بەس نەنوکە ئەنی پێتان وایە کاتێک ئەمیان ئەم پرسیارە زۆر دەکرێت لەوانەیە ڕۆژانە زرا بە تۆکو وەزیری کارەبا ڕوبڕیوە پرسیارە بیوتەنات لەوانێ ناو خێزانی خۆشتم پرسیارە زۆر دەبکرێت ینی تەسەوەر دەکەی کەی ئەو کاتە دێت کە کارەبای نیشتیمانی ئەوەی کە پێی دەگوتێت کارەبا لەلایەن وەزارەتی کارەبا و لەلایەن حکوومەتەوە دابش دەکرێت دەگاتە ڕێژەی 24 کاژمێر و تر پێویستمان بە مۆلیدە و بە تاقەی تر نامێنێت کاگرەگە سبێژم هەر سلایدایەکێ دیار بوو مە 7000 مێگاواتێت کارە بێت هەین ئەوە بەرهەم تێت 3600 هەتا 3700دانە معناوی کێشامایە سەرەکی ئەدبەرە مێنانە کارە بێدانینە کێشامایە سەرەکی دابینکردنا سوتەمەنیەدا سەبەبێ سەرەکی یعنی ئەم شێن بەرەمێنانی زێدەکەن بەر 5000 بچن و 6000 بچن یعنی کارە بکەنە 24 ساعت بەس دێ سەر حسابات شتێکی دیترەبی لازم ئەم وی دیزلی تەمینکەن نوکە ئەولەویەتە حکومەتە هەرێمێ وەکو کابینا نەهێ دابینکردن موچێت فەرمانبەرانە ئەvە ئەولەویەتە ڕقەمێک دوو خۆمە کێشێت مە هەمیت کارە بێ بتنێدانین کەرتێ تەندروستی بەراخودێ وەکی بێژن ماسترین کێشەل سەرانسەری جیهانێ کوردستانجی بێبار نەبووە لاوما هەکەت و تەرکیزی بەس سەر سەکتەرێکی پێدێت تەسیری لە سەکتەری دیترێ بیت ئەف کارەبا ئەم نوکە بەرهەمتینن وەکو باڵانسێک و هەمی وەزارەت خۆت وی داهاتێ هەرێمێدا ببینن و بشێن خزمەتا خوا پێشکێش بکەن هەکە وەکو ژێرخانە مە هیچ کێشەینە تەنها بابەتێ سوتەمەنیە ولدیف داتایە داناغازجی کول 2023 دەستپێکا 2023 غاز دێ زێدە بیت ئەم دێ محەتاتێت خۆشێن دەنەشولی ویدەمی ئەم شێم گەهنە مەرحەلا و 24 ساعت زۆر باشامەوێت لەسەر کۆمەڵێک پرسیتری تایبەت بە ڕەوشی کارەبا پرسیار بکەین بەڵام هاوکارانم راپۆرتێکیان دروست کردووە دەرفەتم دێ پێکەوە ببین فەرمو ئێمە لە حکوومەت یارێم گرنگی بەرهەمی کارەبا دەزانین کە تا چەند پێویستە بۆ خزمەتگوزاری گەیاندن بە هاوڵاتیان وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرجەم سێکتەرەکان بەرهەمێنان گواستنەوە دابەشکردن و کۆنتڕۆڵ پرۆژەی گرنگ و گۆڕانکاری گەورەی ئەنجام داوە کە داهات و خەرجیەکی زۆر بۆ گەنجینەی حکوومەت و داهاتی هەرێم گەڕێنراوەتەوە ماوەکانی پێدانی کارەباش بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ڕووی لە زیادبوون کردووە لە سێکتەری دابشکردنی کارەبا لە ماوەی ئەم دوو ساڵەی تەمەنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا زیاتر لە 470 پرۆژە لە سەرانسەری هەرێمی کوردستان بە بەهای پتر لە 70 ملیار دینار لەسەر داهاتی پارێزگاکان جێبەجێ کراوە لە سێکتەری کۆنتڕۆلی کارەبادا بۆ یەکەمین جار سکادا بە قەرزی ژاپۆن بە بەهای 5 ملیۆن یۆرۆ جێبەجێ کراوە زیاتر لە 700,000 پێوەری زیرەک بەستراون لە سەرەتای کابینەی نۆ لەسەر فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت و بە ڕەزامەندی جەنابی وەزیر تواندرا چەند بەشێک لە داهاتی وەزارەتی کارەبا تەرخان بکرێت لە بۆ ئەو پرۆژانەی کە لە ساری 2011 و 2013 و 2014 کە عەقدەکانیان کران بەڵام لەبەر قەیرانی دارایی و وەزعە نالەبارەکەی هەرێمی کوردستان بەهۆی داعش و بە هۆی چەندەها قەیرانی ترکە هەرێمتی کرد بتواندرێت ئەو پرۆژانە تەواو بکرێن و جێبەجێ بکرێن ئێستاش لە پلانی نوێ مەحەتەی شاوێز ئێستاوە لە جێبەجێکردندایە کە بەشێک لە داهاتی وەزارەتی کارەبای بۆ تەرخانکرا بە مەحەتەی بەحرکە لە هەولێر لە هەولێر و خەتی بازیان ڕانیە کە 105 کیلۆمەترە لە
سنووری پارێزگای سلێمانی سی سادق تانزەڕۆ لە هەر لە سلێمانی لە گەرمیان دوو خەتی 132 لە حەوتمانگی یەکەمی ئەم ساڵ بە بەراورد لەگەڵ حەوتمانگی یەکەمی ساڵی 2019 سێ کاتژمێر کارەبا زیاد کراوە. ئەوەش لە کاتێکدایە کێشەی سەرەکی کارەبا لە دابینکردنی سوتەمەنیدایە. ژێرخانی بەرهێنانی کارەبای هەرێم 6700 مێگاوات کارەبایە. بەهۆی نەبوونی سوتەمەنی 3500 مێگاوات کارەبا بەرهەم دێنرێ. لە ئێستاشدا ڕۆژانە زیاتر لە 7 کاتژمێر کارەبا دەدرێ بە هاوڵاتیان. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا بڕی 615 مێگاوات کارەبای نوێ بەرەماتۆ بە جۆرێک لە وێزگەی هەڵمی خەبات بڕی 300 مێگاوات کارەبا، لە وێزگەی گەرمیان 165 مێگاوات کارەبا، لە وێزگەی زاخۆ 150 مێگاوات کارەبا بەرەماتون. بە تەنیا لە یەک مانگی ڕابردوودا کۆمەڵێک کاری گرنگ ئەنجام دراون لەوانە لە 16 ئابی ڕابردوو کردنەوەی وێزگەی 132 کەیڤی نیشتیمان کەوا 187 مێگاوات کارەبا لە سنووری وێزگەکەدا بەش دەکات. لە 26 ئابدا دانانی بەردی بناغی پرۆژەی هێڵی گواستنەوەی 132 کەیڤی بە زیان ڕانیە کە درێژیەکەی 105 کیلۆمەترە و با بڕی 31 ملیار و 600 ملیۆن دینار جێبەجێ دەکرێت. لە 30 ئابیشدا پرۆژەی هێڵی گواستنەوەی کارەبای 33 کەیڤی خەبات بۆ وێزگەی ئیفراز کرایەوە. ئەم پرۆژەیە لەژێر چاودێری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خەڵکی هەولێر جێبەجێ کراوە کە لە 23 کیلۆمەتر هێڵی 33 کەیڤی لە وێزگەی خەبات بۆ ئاوی ئیفرازسەی هەولێر پێکاتوە. دەتوانێت بۆ ماوەی زیاتر لە 500 ساڵ کارەبا بۆ پرۆژەی ئاوی هەولێر دابین بکات. توانای گواستنەوەی 50 بۆ 6 مێگاوات کارەبای هەیە. لە کاتی ئێستادا 10 مێگاوات کارەبا دەگوازێتەوە. لەگەڵ هەموو ئەوانشدا وەزارەتی کارەبا لەم کابینەیەدا بووەتە خۆژێن پشت بە داهاتەکانی خۆی دەبەستێ. چاکسازی لە گرێبەستەکانیش ئەنجام دراوە. لە ماوەی ساڵی ئەو لقای پێشتر کە کردمان لەسەر چاکسازی گرێبەستەکان لە گرێبەستەکانی کارەبا بەرهەمەکەی لەو ساڵەوە دەرکەوتە کە وەزارەتی کارەبا وای لێ هاتووە وەکو وەزارەتێکی خۆژێنە پێویستی بە داهاتی دەرەچی نییە کەوا بۆ پشتگیریکردن ینی لە وەزارەتی کارەبا وەمان لێ هاتووە ئێستا گرێبەستەکان و وەبەرهێنەرەکانی کارەبای بتوانن لە داهاتی خۆمان لە داهاتی کارەبا بتوانین پێشینەکان و کارەکانیان بۆ جێبەجێ بکرێت. ئەمەش بەهۆی ئەو چاکسازیە و ئەو پشتگیریە سەرۆکی حکوومەت بوو بۆ بە تایبەتی وەزارەتی کارەبا کە وەکو وەزارەتێکی خزمەت گوزارە لەم کابینەیەدا و متمانەی بە خودی وەزیری کارەبا و وەزارەتی کارەبا. وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیان و ڕێگەگرتن لە بەرزبوونەوەی نرخی نان و نەهێشتنی خۆڕەخکاری بڕیاریدا نرخی فرۆشتنی کارەبا بە نانەواخانە و سەمونخانەکان بە ڕێژەی لە 120 دابەزێنێ. بڕیارەکە لە 2 نۆی ئەم مانگەوە دوای واژۆکردنی لەلایەن وەزیری کارەباوە چۆتە بواری جێبەجێکردنەوە. جەنابی وەزیرم لە دوا زانیاری هاوکارم کارمانەوە دەست پێ دەکەم کە دەڵێت نرخی فرۆشتنی کارەبا لە نانەواخانەکان و سەمونخانەکان بە ڕێژەی 20% دادەبەزرێت و لە 2 نۆوە دەچێتە بواری جێبەجێکردن. ئەم بڕیارە چۆتە بواری جێبەجێکردن؟ بەڵێ ئەم بڕیارە تاوان هەندێک گۆڕانکاری سەر نرخێ ئار سەرانسەری جیهانی وەکو بۆرسە گران کرد. هەروەسا بابەتێ غازێژی دیسا بابەتێکی دی بوو کو کارتێکردن فرنە و ئەو سەمونخانێت و نانی بۆ خەڵکی دابین کەن. چەند ئەگەرێک هەبوون یەک شوان مەلیەیەکی 20% نرخی کارەبێژی مەزێدا کرد بوو. لەوما ئەنجومەنی وەزیران فەردیت و پێداچوونێ بکەم و دا کنترۆلاوی بابەتی بێتەکردن و کارتێکردن چونکی نان وەکی بژن تشتێکی ڕۆژانە بەلێ سەروی ئەساسی ئەم وەکو وەزارەتە کارەبێ مە پێشنیار کرد و ئەو 20% هاتیە زێدەکردن جارەکاتی ترێ ئەم زڤرن و ئێکی نەهیە کوێ دواری جێبەجێکردنە ڕاستە ئەمری وزاری دوێ هاتیە بەسمە تێدا ئاماژەدای یەکی نە کوبچیتە واری جێبەجێکردن 20% بێتە خۆ. باشە بەرپرسی گرێبەستەکان لە پاکێزەکە لە وەزارەتی کارەبا دەڵێت وەزارەتەکەمان بۆتە خۆژێن و پشت بە داهاتەکانی خۆی دەبەستێت. ینی چییە کە بۆتە خۆژێن بۆ پێشتر خۆژێن نەبووە یان بۆچی
پیش بەداهاتەکانی خۆی دەبەستێت یان ئێستا هیچ پارەیەک ئێوە لە ئەنجومەنی وەزیران وەرناگرن یان پێشتر وەردەگیرات چۆنە من لەو ئەوە زیاترە گەڕونکردنەوە طبعا داهاتی وەزارەتە کارەبێ ئەکەم بەحسی 2018 بکەن 289 ملیار ما هەبوو بس الأف صالة لهشت هيفا 742 مليار ما هي يعني أو مصاريف ولا مانجيك نخرية هشت مانجيك بيشتر صالكي لصالكي كامل 289 مليار نكال هشت مانجا ام بنا ام جشنا 742 مليار الفيري هكا ام افدا هاتي خو براورد كان جل مصاريفت كو مستثمروا او تقريبا 76 ما خو اداره خو كري كو بي بتبارگراني السر وزارت دارایی چونکی وزارت دارایی دهات وی سنوردار کریه و اولویت کادیال بر اوجی کدابین کرنا موچه خورانن السروی اساسی ما وکو اعتماد کا سرکی ویگا به ام السر وزارت بخواد کرد پروژه هایدرو پاوری دیرلوک یکلو پروژانه کلم کابینه دا ئیشی لەسەر دەکرێت و وەکو پرۆژێک دەناسێنرێت گرنگی ئەم پرۆژێت چیە و پێناسی ئەم پرۆژێت بله طبعا اف پروژه دیسا يعني كاتشوا ما ابي غازات مصاحبه ما تقولتي 165 ميجاوات جرميان كو ايكامين بروجه العراقي والهرمي هاتي انجام دان نكا افجي هر تشتتوي بابتي دا ايكم بروجه كهربائيه كو الهرمي هاتي جيبجي كرن وديسا العراقي اشين بجم صالت هفته هاتان نکه اوه مل سر قرض یابانی کلفاوی پروژه 122 قرض یابانی او 5 مليار بله قرض یابانی شگر شکرنەوە چی بۆ بۆ کارەبا اف قرض یابانی 2008 پارک هات بو ترخان کردن وکو قرض بو عراقی 5 مليار بون هندكش برف هرمي كات 600 مليون دولار برف هرمي كاتن او 600 300 بو وزارة كهرباء 300 بو هندك وزارة ديتري يدما ايك شوان بروجه او كوما دست نشان كري برمينانا كهرباء كوش آوه محطة ديرالوك 38 ميجاوات كهرباء ومدن حتى دوما سالي او كفتت واري جبجي كرني دا طبعا برمينانا كهرباء هر جهة كهبيت شبكه ايكا تشبيت موقعي والديرالوكا بس خلكي والله يكسر سوا بو بيدانك خلكي جرميان جدي استفاده جيكت يان او محطه 165 ميجا وات الجرميان بو خلكي زاخو جي استفاده كت چونكي تورين همي بيك ود گيره داين ايك سيستم لا مادش تناف تورادا وكو هرم همي استفاده بي اوزان يارو داتاني كا وبلاوشتان كردوا تاوكو استا بەبەهای 79 ملیار دینار لەسەر داهاتی پارێزگاکان نزیکەی 470 پرۆژەتان لە سەرتاسەری هەرێمی کوردستان ڕاگەیاندووە ئەم پرۆژانە ئیستا ئەگەر بەراوردێکم بۆ بکەی لەبەرەوەی تۆ کەسی یەکەمی ئەو وەزارەتەیە ئەگەر بەراوردێک لە نێوان ئەم ساڵ و ساڵی پار و ساڵی پێدار بکەیت ڕێژەی چکە خەڵک چی بەلاوە مهمە ئەوەی بەلاو مهمە ڕێژەی پێدانی کارەبای بەلاو مهمە ینی ئەو ڕقامانە بۆ ئەو تۆزە قورسە لەلایەوە مهمە چەند کاژمێر کارەبا زیادی کردووە ئەگەر مقارنەی ئەم 3 مانگە یان ئەو 6 مانگی ڕابردوو بکەین لەگەڵ 6 مانگی ڕابردووی ساڵی پار ڕێژەی پێدانی کارەبا چەند فەرق ڕێژە پێدانا کارەبێ الوا هەشت هەیڤا 17 ساعت و 9 دقیقە بووینە البار تقریبا 15 ساعت و 30 دقیقە بووینە یعنی ئەمشێن بێژن 2 ساعت زيادتر 2 ساعات حتى 2 ساعات ونيفا مقارنة ب 2019 بس أفا هيفا ناهو داهو 11 اشين خلكي خو بشراس كان كسروا 20 ساعات هذا ديكارب هبيت لو ما معدل افصاله استوقعت كم بجهه 19 ساعات اجي 19 برامبر القلب 15 ساعات 15 ساعات تكون 2019 اشين بجم 3 ساعات ونيف حتى 4 ساعات افصاله دي زيادتر بيشبار دوا پرسیارم بۆ پێی کە ئێوە وفودات و شاندی وەزارەتی کارەبای عراقی دەبینن مدیرعامەکان دەبینن هاموشۆتان پێکەوە هەیە بەراوردی کارەبای هەرێمی کوردستانم بە باشوور و ناوەندی عراق و ناوچەکانی دیکەی عراق پێ بڵێ چ جیاوازێک لەنێوان کارەبا لێرە و کارەبا لەوێ هەیە طبعا وەزعی کارەبێ سەرانسەری هەرێمی گەلک و گەلک باشترش عێراقی و ئەڤەش 2003 هەتا نوکە عێراقی هیچ مێگاواتێکی کارەبێژینە دامە بالعکس ما یارمەتی ئەوان داش 2011 هەتا 2020 کارەبا کەرکک و هەندێکش میسل هەش هەرێمێ چوو نوکەژی هەندێک کەمیا دیترەیە چیت وەزعی کارەبێ بەری سێ ڕۆژە ینی
برادرك و خدان محطه که یه برمینان کاربیه کش بغدا میوان ما بو ما بسیار کر گوتی وضعی باشه 4 ساعتانین 2 ساعت کاربایی يعني اما باشا قلت صار ساعات اوه آخذنا او میوان بو و جه باوریه جی بس هست توقعت کم 12 ساعت وانجی کاربایی بەڕێز کەمال محەممەد وەزیری کارەبای حکوومەتتی هەرێمی کوردستان سوپاس بۆ پێدانی ئەو زانیاریانە و کاتمان گرتی زۆر سپاس دەستت خۆش سوپاس بۆ ئێوەش کە بینەرما بوون تا دیدار چرا تا ڕۆژ